سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز ئەم کاتتان باش بە هیوای ئێوارەیەکی پڕوزە بۆ هەموو لایەک ئەمڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لەگەڵتان دەبین بینەرمان بن. ئافرەتێکی خاوەنکار لە هەڵەبجە هەلی کار بۆ چەندین ئافرەتی تر دەرەخسێنێت. لە زاخۆ وێنەگرێک بە فۆتۆیەکانی ئەرشیفێکی دەوڵەمەندی کۆمەڵایەتی دەپارێزێت. ئافرەتانی دووگیان و کێشە تەندروستیەکانیان لە مانگی ڕەمەزان. کرێکارە بیانیەکانی شاری هەولێر لە هەینیدا بازاڕی گەرمی خۆیان دەکەنەوە و نەتەوەکانی تر با کولتوری خۆیان ئاشنا دەکەن. نەخشین ئەو ئافرەتەی لە پارێزگای هەڵەبجە کار دەکات و دەرفەتی کارکردنی بۆ زۆرێک لە ئافرەتانی تر ڕەخساندووە. مانگی ڕەمەزان کارەکانی نەخشینی نەوەستاندووە لەگەڵ ئەو ئافرەتانەی لە کارگەکەیدا کاری لەگەڵ دەکەن. ڕاستیەکەی بەرنامەی کاری ئێمە لە مانگی ڕەمەزانە بەیانیان چونکە فەرمانگەیەکانی ناوشارمان هەیە سییان لە کارمەندەکانمان تاقیبیانی لە دوای نوێژ ناخەون تا سعات حوتی بەیانی ئیشی فەرمانگەکەن دواتر لە سعات 2 بەردەوامین هەتاوەکو سعات 12 شەو ئێمە بەردەوام کاری ڕۆژانەمان ئەنجام ئەدەین. بەرنامەی سەرەکی مانگی ڕەمەزانمان زۆرترین داواکاری لەسەر نانی تیریە بە هۆکاری ئەوەی کە نانی تیری خۆش باشتر و سودمەندترە کەسەکان یعنی کەسەکان دەتوان زیاتر استفادەی لێ بکەن. بە ڕۆژە ئەم خوشکانە بە ڕۆژوون بۆ بەجێهێنانی ڕۆژۆکەیان ناتوانن لەبەر ئەنجامدانی کارەکە ڕۆژۆکەیان بشێنن. بە ڕۆژ بە ڕۆژۆ بن و شەویش کاری خۆیان ئەنجام ئەدەن بۆ بەدەستێنانی ژەوی ژیانیان. نانەکە ئەمەی کە ئێمە ئیکە نانی هەورامی و نانی تیریە هەردووکیان هەر تاکی ناو کۆمەلگا زەرمەند نابێنی چونکە بەهۆی هەزمبوونی و مادەی ترشاندنی تیانە وەکو ترشاندنی تیانە ئێمە خۆمان وەکو کارگەی نانی کوردی هەڵەبجە کار لەسەر ئەوە ئەەکەین خەڵک بتوانێت بگەڕێتە سەر نانە بۆرەکە و ئەو نانەی کە تۆزێ سۆسی تیابێ بەکاری هێنین زۆرتر لە جیاتی نانە ئاردە سفرەکەیە تا ئاردی سۆسی تیابێ و ئاردی بۆربێ بۆ تەندروستی تاکی کۆمەلگا بە سووترە و زەرمەند نابێنی. نانی تیریشمان هەیە هەر هەمان دەستور وە گوتمان سەرەتا نانی تیری داواکارێکی زۆری لەسەرە بەهۆی ئەوەی کە سووکە زووتر هەزما بێ بۆ جوێن و بۆ هەزمکردن لە مەعیدەیە باشتر سەرفە بێت بۆ لە چاو نانەکانی ترە. یعنی من خۆم وەکو خۆم قەرزداری ئێوە ئەزانم چونکە توانی بتانە کارێ بۆ ژنی هەڵەبجە بکەن بۆ تاکێکی هەڵەبجە بکەن بۆ منێک وەکو نەخشین خاوەنکاریی نانی کوردی ڕاستی لێتان ڕازیم و دەستخۆشیم هەیە لێتان چونکە توانی بتانە ئەو بۆشایی کە دروست بوو بۆ منی پڕ بکەنەوە. هونەرمەند بەکر مستەفا ساڵانێکی زۆرە خزمەتی بواری هونەری شانە و دراما دەکات. سەرەتا بەکاری میوزیک دەستی پێکردو و دواتر لە نێو هونەری شانە و دراما بەردەوامی باکار و بەرهەمەکانی دەدات. لەم ئێوارەیەی کوردستان 24 باسی بەشێک لە ژیان و بەرهەمەکانی ئەم هونەرمەندە دەکەین.
من هونەرمەند بەکر مستەفا وەکو ئەکتەر و دەرێنەر لە کاری هونەریە کارەکەم. سەرەتای دەستپێکردم لە قوتابخانەی سەرەتایی بوو. ئەو کاتە مامۆستاکانمان زیاتر گرنگیان بە بەهرایە. من یەکەم جار وەکو مۆسیقیەک ناسرام لە تیپی مۆسیقی مناڵانە بووم لە سەردەستی مامۆستای بەڕێزم مامۆستا عوسمان حەمامین کە ئێستا دانیشتووی ئەڵمانیایە. هەتا ئێستا لە کاری هونەریە بەشدارم. ئەم ساڵ کارێکی هونەری تازەمان هەیە کە ڕەنگە پەخش بێت. ڕەمەزان ئەو ڕاستی بێت ئێستا وەکو نەریتێکی لاتوە زیاتر زنجیرە دراما و کارە هونەریەکان لە ڕەمەزانە پەخشەکرێ بەڵام خۆی ئەگەر بێتە سەر ڕاستی ئەبوو لە هەموو فەسڵەکانی ترایە لە فەسڵەکانی ساڵە کاری هونەری پەخش بکرێ چونکە تۆ کاری هونەریش بابێکە لە کولتور و لە دابوونەریتی کۆمەڵایەتی خۆت کەواتە ڕەنگە بڵێم لە قەنات و لە شوێنەکانی کۆوەرشی دابێکە گرنگی زیاتر بە ڕەمەزانەیری. من بەڕاستی درامای سن و قەچە کە دۆی ئەو ڕەحمانمە بینی و نامەکانی ئەشراف ئەم دوانە هەردووشی دوو کاری کۆمیدی زۆر جوان بوون. لەگەڵەوەشە لە درامای دوو پشکە هەرچەند قەساوەتێکی تیا بوو بەڵام زۆرتر چۆن ئەو بینەرەکەیەوە و لای خۆش بۆ یادگارێکی خۆشی هەیە بەڕاستی. وێنەگرێک لە زاخۆ وێنەی چەندین کەسایەتی و ڕووداوی مێژووی چرکاندووە. ئەم وێنەگرا بە ئەرشیفی کۆنی زاخۆ دەناسرێت بە شێوەیەک هەر کاتێک بتەوێت وێنەی خێزانەکەت بەدەست بکاتەوە سەردانی ستودیۆکەی دەکەی وێنە ڕەش و سپیەکەت دەداتەوە. أول مصورة دبرا بهدينا ده مثلا زاخو دوي كسيميلي أم مصورة تلفزيونية بي كم موقيل ورسبيت دبري حمي رسمت واني ستاندي وحميجي فيلم وتشتواني حتى النكاجي لازال الفيلي مجالك احتفاظي بيكني موجودة في المتوان شي كاسي بيت فيلمتوان دل بيختن من مسودي واني هي اشياء بو رسمان دل بيخم خلال 5 دقيقة راشو سبي طبعا نعم الأول راشو سبي بو دل بيخم خلال 5 دقيقة. طبعا مصنع زاخو بقلاش هازم بقلا رحملي بقلاش بشار اغا رحملي وبقلا عبدي اغا رحملي وبقلا فان اغاوات سليفانا محسن وعبد الكريم بابي وحاسي ورحمتي وان عظمتي وان بيك وافد مواقيل زاخو حمي سندي وقولي بنت سليفانا بيك ورسمتي حميجي حمي اكثر وان الفيستو دي ستادين. السلام عليكم. عليكم السلام سب جابا. شلوني باشین؟ اهلا براسك جابا میکنم که. جامعه کردنه. بله. مشبیه جامعه رسمی بابه من. بله. جامعه سه چهار تصویر که من برد. سری خواست جابا. ممنونتم. شوری هنی شوری من ایه باش اسمی. صباح ان شاء الله حاصل. باش ممنونتم. اهلا وسهلا. ممنونتم جواب جیران. چه کسی هبتن؟ فیلمکی بری ید دی بابی توی بن. ید بابی بابی بن ندیت بتن مثلا والله بس فیلمتون موجودن مسودتون موجودن. منابين تلفزيونية خلال 5 دقائق زي كم رسم وكم دسيلة ديش. هذا صراحة حفتي وهشت هذه هاتين فيدي أو كوميدا هوستايم الزماني أو كوميدا إينابي بجوش بالي بصراحة حفتي وهشت بعمرة كمان ويا أو إينابي مرحلة وي فيلمتون خاصة هاي على البكادن الفيلمتون تديني يا أخي الرولي دي يا أخي کامیری بلاجکتور هبی نمکنون که هماده استینی 4 بلاجکتور دادنی دا این عرب و چوبا تداستینی پشتین که تداوی فیلمینی او غرفه که من نشون که غرفه مظلمه بجنی غرفه طاری پشت او مرحله خلاص که ماده دیتر او بجنی هایپو او یک ماده دیکیته او تثبیت بجنی تدیوی رسمی خو فیلم خو شیته ده در اخی قیاسات في جام مصور قیاسات وزوان مثلا چند درجه هاوین جدای زوستان جدای مثلا حسب إشارات ما يتمصورها باش نجي من الجهاز هي تبتشيك في المنظومة تنديك الرسم ورقة واجه خاصة هي أول ورقة واجه تدي طابع كده غرفة طريفة بس قلوب الصفر هلا
الجروب صفر ممنوع عادي قالت لنا حميد صوشته قالت شويه ماضي عولي او هر بيش ماضي لا فيك درمانه تاكلت هذا تدي في برشاوي تدي بيني افرسم دركت دي شويه شني تحويل ماضي هاي بويكي هاي بوديتي او مثبته بيجيني قالت لك اذا ايدي نا راشد بت نا خراب بت او دي ميت ويدا اما مرحله ويدا مانگی ڕەمەزان لەوانەیە مانگێکی قورس بێت بۆ ئافرەتانی دووگیان بەتایبەت لەبەر گرنگی خواردن و گەشەی منداڵ لە کاتی سکپڕی بۆیە پێویستە بزانین لە چ کاتێکی دووگیانی ڕێگەدراوە ئافرەتان بەڕۆژوو بن ئەو حاڵەتە تەندروستیانە چین لە کاتی دووگیانی پێویستیان با ڕاوێژ و پشکنینی پزیشکیە بەڕۆژوبوون لە کاتی دووگیانیە ئاساییە بەڵام هەندێک مەرجمان هەیە کە هەموو ئافرەتان ناگرێتەوە ئەویش ئەوەیە ئەو ئافرەتانی کە لە 3 مانگی یەکەمی دووگیانین ئەوان باشتر وایە پێنەبن چونکە دیراسات هەیە سەکراوە لە ئەمریکا و لە فنلەندا و لە وڵاتانی عەرەبی و لەسەر وڵاتی لەسەر مواطنە عێراقیەکانیش کراوە ئەویش واتە ئەو ئافرەتانەی لە 3 مانگی یەکەم دووگیانە بن کارگیرێکی زۆر لەسەر کێشی منداڵەکە ئەبێ واتە کێشی کەمە بێ و لەسەر گەشەکردنی ئەو منداڵەش زۆر کارگیری هەیە کە گەشەی کەمە بێ و ئاستی فێربوونی لە داهاتووە کەمترە لەو منداڵانی کە داکانیان بەڕۆژوو بوونە تا لەو داکانی کە باشتر خواردنیان خواردووە زیاتر خواردنیان تەندروست بووە ئەو تایبەت ئەو ئافرەتانش کە ناتوان بەڕۆژوو ببن هەندێک حاڵاتمان هەیە باشتر وایە هەر پێ نەبن ئەویش زەختە لە کاتی حەمل زەختە سوکەریە هەندێک نەخۆشی درێژخایەن هەیە و واتە نەخۆشی گەشتکەیە سەرعە چونکە ئەو ئافرەتانە بەتایبەت لەگەڵ ئەو نەخۆشیانە پێویستیان پێیە هەردوو 3 سەعات جارێک خواردنێک بخۆن خواردنێکی تەندروست واتە ئاستی شەکر لە لەشیان زیاد بێت نابێت ئەو 16 سەعات ممکنە 16 15 سەعاتە بەتایبەت لە وەرزی هاوینە زۆر کارگیری هەیە لەسەر نزمبوونەوەی ئاستی شەکر لەسەر وشکبوونەوەی ئاو لە لەشی ئافرەتەکانە ئەو ئافرەتانەی دێنەوە سەر کە ئەتوان بەڕۆژوو بن لە پاش 3 مانگ لە دووگیانیە تاوەکو 7 مانگ 9 مانگ تا ئاخیری حملەکەیان ئەوان ئەتوان پێ بن بەڵام ئەویش مەرجێکی تری هەیە ئەگەر هەندێک نیشانە هەیە ئەگەر پێیان بەدەرکەوت باشتر وایە زوو بیشکێنن ئەویش ئافرەتەکە کەمبوونەوە لە ڕێژەی ئاستی میزی لەگەر ئەوەش هەست بە لە خۆچوون بکات بێتاقەتی بکات هەست کات ئاوی لەشی وشک بۆتەوە زمانی وشکە بێتەوە واتە ڕەنگی زەرد هەڵەگەرێ ئەوانە باشتر وایە بە زووترین کات بە ڕۆژۆکەیان بشکێنن ئافرەتی دووگیان کە پارشێو ئەکا واتە باشتر وایە خواردنەکانی سووک بن بەرهەمەکانی شیری زۆر تێدابێت وەکو ماست هێلکە پەنیر شیر وشلەمەنیش ئاو زۆر بخواتەوە ئەو نوع میوانش بخواکەوە زۆر تینی ناکات ئەو میوانش نەخواکەوە زۆر شیرنی تێدایە چکە هەمان کات ئەوە بۆی باش نییە پاشان بە ڕێژەیەکی ئەتوانێت بە پەلەنەی خوارد و لە هەمان کاتە کەمێک بابلین دابەشیان بکات. هونەرمەندێکی خەڵکی باشووری کوردستان هەر لە تەمەنی منداڵیەوە بەهۆی هەڕەشەکانی ڕژێمی عێراق چوەتە ڕۆژهەڵاتی کوردستان. حەمە شەریف محەممەد ئەو هونەرمەندەی ئێستا لە شاری شنووی ڕۆژهەڵاتی کوردستان سەرقاڵی کاری نیگارکێشی و خۆشنووسیە. با یەکێک لە هونەرمەندە دیارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەناسرێت. کاری حەجاری یا هەمان سنگتراشی لە ڕووی لەسەر سنگیە سنگی نوعی سنگەکەش معمولان گەرانیتە گەرانی نوعی مەغوبەکەیتی کام لە نەزەر ئیستحکام و دەوامی
کیفێتی چاتری هەیە نسبەت بە سایری بەردەکانی دیکەم کەمترە مەرحەلەیە بەڵ ئەمە تەڕحەکەی کە پیادە دەکەم تەڕحەکەی هەڵدەخەنم تەڕحەکەی کە خلاص بوو هەرزم بە حەزور ئەوجار موساوەکەی لەسەر پیادە دەکەم بۆی کە تووشی مشکلی نەبم ئەمرم سەرفیشتی بێستا زۆر بۆستا بۆ ڕێگای بێڕاهێن نەچوومە زۆرتر سرم بێستا سرم مەشغولی هوەری خۆم بووە زۆر ڕازیمە بەکاری خۆم و بە هوەری خۆم ڕاستی علاقێکی خاصەکە پێمە ئومێدوارشم کە جوانەکان واقعاً دەبینی هەر کەس استعدادێکی تایبەت بەخۆی هەیە زۆر کەس هەیە دەبینی استعدادی هێوەری استعدادی خۆی سە نەناسیوە دا چی شکاری هەیە مەسەڵەن بێتە نێو دنیای هوەرێ چکە دنیای هوەرێ هوەرێکی بێستا وەسیعە واقعاً جودا لەوەی کە هوەرێکی جوانە ڕەبتێکی مستەقیمیشی دەگەڵ ڕوحی ئینسانی هەیە دەگەڵ معنەویاتی هەیە بەخصوص خەتی فارسی کەمان خەتی نەستالیقە کە من علاقێکی خاصم پێیە شتێکی کە زۆر زمانی منداڵیمە بێردێ کە ئەودمی نەدەچوومە مەدرسەی بەگەچ و بە تکە داری سوتا شتیوە کە دەمشکان وەک ڕەژووی کە دەمهێنا تەسویرم پێدەچێشاوان تەسویرە سەر حەوشم دەچێشاوە لەسەر دیوارم دەچێشاوە جادایکم داهاتوو دەکرد ئەو حەساری بۆ پیس دەکەی وەردە وەردەکە هاتمە مەدرسەیەکە خوێندەم لەوێش هەر بەردەوام کارمە دەکرد علاقم پێ بوو سەرەڕای بارگرژی نێوان عەرەب و جوولەکەکان بە تایبەتیش دوای گواستنەوەی باڵیۆزخانەی ئەمریکا بۆ قودس هاوڵاتیان بە چرا و شرینی پێشوازی هاتنی مانگی ڕەمەزان دەکەن و بە هیوان ببێتە سەرەتایەک بۆ کۆتایی هاتنی بارگرژی ناخۆشیەکان سەرەڕای ململانی سیاسیەکانی نێوان فلستین و ئیسرائیلەکان هاوڵاتیانی قودسی ڕۆژهەڵات پێشوازی لە مانگی ڕەمەزان دەکەن و گڵۆپی ڕەنگاوڕەنگ و ڕازانەوەی شەقام و کۆڵانەکان دەکەنە سەرەتایەکی خێر بۆ ئەم مانگە. هذا شهر كريم عزيز. ئەم مانگە مانگێکی پیرۆز و بەڕێزە. جارێکی تر بۆ تۆ میوانمان و پێویستە ڕێزی لێ بنین. پێویستە لە ڕێگای بە ڕۆژەبوون و عیبادەتەوە بەردەوام ڕێزی لێ بگرین و دەبێت لەم مانگەدا بەهۆی ڕەوشتی ڕۆژانەمانەوە ڕێز لە ڕەمەزان بگرین. بالتحلي بأخلاق الصائم. گەنجەکان کە بەردەوام دەخرێنە پێشەوەی شەڕ و ئاڵۆزیەکان لێرە هەوڵ دەدەن بە هەڵکردنی گڵۆپێک و ڕازانەوەی شەقامەکان جێدەستیان دار بێت و لەو لاشەوە بازاری سەوزە و میوە گەرم بووە. والله متأملين خير احنا ان شاء الله بيكون شهر فضيل. هیوادارین ئەم مانگە بێتە مانجی خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک و دڵی مسلمانان ئارام بکاتەوە ان شاء الله. بەخوا هەندێک شتی زیاترمان هێناوە هیوادارم بێتە خێر و خۆشی و هەندێک کەس دێن نوێژ دەکەن و لەگەڵ دەستی خۆیان هەندێک شت دەکڕن لە ڕۆژەکانی تر بەم جۆرە نییە لە هەموو لایەک شوێنەکاندا دەخرێن. جۆرەکانی شیرنەمەنی لەم مانگەدا برەوی زیاتریان هەیە و خەڵک لەگەڵ ڕۆژ و شکاندن دەمیان شیرین دەکەن و هیلاکی و شەکەتی ڕۆژووی ڕەمەزان بە تامێکی شیرین دەردەکەن. چەندین جۆر شیرینیمان هەیە ماولوکای شامی و ماولوکای بەکرێم و زەینە فینگەرز و نامۆڕای بەکرێممان هەیە ئەوە جگەل لە عەوامە و کونافە و دەتوانم بڵێم جۆرەها شیرینیمان لا دەست دەکەێت. چرای ڕەمەزانی یەکێکە لە سیماکانی هاتنی ئەم مانگە خەڵک وەک جۆرێک لە نەرید ئەم جۆرە لە چرا بەکار دەهێنێت ئەوە جگەلەوەی تا سەوزە و میوەکان جوانتر و پاکتر بن ئەوە زیاتر سەرنجی ڕێبواران بۆ لای خۆیان ڕادەچێشن. الرسول محمد صلى الله عليه وسلم پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەڵێت ئەگەر یەکێ قسەی ناشرین یاخود جنێوی پێدایت پێی بڵێ من بە ڕۆژوم ئەمە دووبارە بکەوە چونکە وتنی من بە ڕۆژوم کۆتایی بۆ هەموو کێشەیەک دادەنێت. لأن ذكر إني صائم يحد من أي خصام.
دروستکردنی کەشێکی ڕوحانی و ئارامگرتن بەشێکە لە پەیامەکانی ئەم مانگە کەوا دەکات وەک بۆنە و مانگێکی جیاواز دەربکەوێت. زیاتر لە 10 ساڵە کرێکارە بیانیەکان لە کوردستان کار دەکەن بە تایبەتیش کرێکارە بەنگڵادیشیەکان. ئەم کرێکارانە ڕۆژانی هەینی لە بازاڕی نیشتیمانی شاری هەولێر کۆ دەبنەوە و خواردنێک بە ناوی شینگەرا دروست دەکەن و دەیفرۆشن. هەروەک خۆیان دەڵێن بێجگە لە بەنگڵادیشیەکان کورد و عەرەب و نەتەوەکانی تریش حەزیان لەم خواردنێ و دەیخۆن. আমি কুর্দিস্তান নসাল হাউলিয়ারি কুর্দিস্তান আলেম জোর বাসা হামই কুর্দি ইয়ারমাতিদা 60 সাল আহার দোকান হায়া বাংলাদেশি খরদান কোব্বা শিপ্তা সমোসা আহাদা পুষি বিবার পেঁয়াজ হামু বাহারা আহা সিঙ্গারা পেঁয়াজি পুরি সমোসা আহা বাংলাদেশি কুর্দি আরবি হামুদা খুই কাকা বাহারা পেঁয়াজ বিবর হামদেক বাহারা আহা লেগারে রন হামুদা কই কাদিম হামুরোজদা পুষি ইস্তা বাজার নিয়ে আলেম পাড়া নিয়ে আহা বাজ্যমাদা পুষি বাজার কামা জোন নিয়ে هەفتانە شەژ ئیش دەکەن بە ساورە ئەو ڕۆژانە دەکەن هەتا دێنە لەرە ئەکتەری دەبینین برادرە کەزممان هەموو پێکوە لە قسەی دەکەن ئیجتماعی دەکەن دێن ئەو شتە کوبە و ئەوە بانگلا دەری سینگەرە ئەوە نەدەکەن شتێکی زۆر خۆشە ئەوە لە ماکلەکینەما زۆر قیمەتەوە هەموو خاڵێک دێ ئەوە نەدەخوا ئێستا خەڵکی کوردیش فێر بووە سەبر دێ ئەوە دەخوا بەس مەڕەگە لەسەرەوەی دانا ئەوە زارێکی خواردی دیسان دێ دووبارە دەخواتن بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئێوارە 24 ئەمڕۆ تا ئەڵقەیەکی تر و ئێوارەیەکی تر هەر شاد بن.